کێشەی ئاو یەکێکە لە کێشە گەورە و سەرەکیەکانی ئەمڕۆی جیهان لە زۆربەی ناوچەکاندا. کوردستان و عراقیش بەدەرنین لەو ڕەوشە جیهانیا لە کاتێکدا خاوەنی داهات و دەرامەتێکی زۆری ئاوی شیرینن. چۆن دەتوانین بە شێوەیەکی باشتر ئیداری ئاو بدەین؟ ئایا دەکرێت ئاو وە کارتی فشار لە ململانیە سیاسیەکاندا بەکاربهێنرێت؟ دەستوری عراق چۆن باسی ئەو بابەتەی کردو چه چارەسەرێکی بۆ داناوە؟ ئاستی داهات و دەرامەتی ئاو لە کوردستان چۆنە؟ وەک پێویست بەنداوی گەورە و بچووکمان هەیە بۆ گلدانەوەی ئاو بۆ کاتی پێویست؟ ستراتیژ و بەرنامەی کوردستان و عراق چۆنە؟ لە هەرێمی کوردستاندا 17 بەنداو هەیە کە سییانیان لە دوانیان لە کۆتایی پەنجاکانە دروستکراوە یەکیان لە کۆتایی هەشتاکانە. ئەو چواردە بەنداوی کە هەندێکیان بەنداوی مامناوەن هەندێکیان بەنداوی بچووکن لە دوای ڕاپەڕینەوە دوای پێکەنانی حکوومەتی تازای عێراقەوە دروست بووە و 17 بەنداویشمان لە ژێر جێبەجێکردنە کە چواریان بەنداوی گەورەنە داوی استراتیژین. ئێستا کارەکان تێداوەستەوە لەبەر ئەو قەیرانی دارایی کە هەیە. توانای گلدانەوەی زیاتر لە 10 میلیاردمان هەیە، 10 میلیارد ئاومان هەیە، بەڵام ئەوەیە لە چەند شوێنێکی ئەوە کۆبەتەوە ئەو 10 میلیارە گژی نییە بڕێن دابش کراوێت لە سەتاسەری هەرێمەوە لەبەرەوە دوو بەنداوە گەورەکە لە سنووری پارێزگای سلێمانیە و بەنداوە کەی دۆهۆشیژە سنووری پارێزگای دۆهۆکە. گەر ئێمە باز لە داهاتی ئاو بکەین لە کوردستان، ئێمە داهاتێکی ئاوی باشمان هەیە. ئەگەر بۆ نمونە پۆلێنی بکەین داهاتاکانمان لە شۆ بۆمان دێت. ئێمە سەرچاوی ئاوی سەرزەویمان هەیە و ئاوی ژێرزەویمان هەیە و ئەو دابارینانی کە هەمانە کە ساڵانە دابارێنێکی باش لە هەرێمی کوردستان بۆمان دێت وەکو بڵێن داهاتێک. ئێمە سیرەکەین هەموو ئەو زیانی کە هەمانە لە زەی گەورە لە زەی بچووک لە ئاوە سپی لە ئاوی سیروان و هەروەها ئەو کانێ گەورانی کە هەمانە ئەمانە هەمووی داهاتێکی باشن بۆ هەرێمی کوردستان. یعنی بۆ نمونە ئێستا گەر سەیری بکەین داهاتی زەی گەورە لە ساڵێکە 14 میلیارد مەتر مکعب ئاو دێت، زەی بچووک لە ساڵێکە نزیکی 7 میلیارد مەتر مکعب ئاو دێت، زەی بڵین ئاوی سیروان 5 میلیارد مەتر مکعب کەواتە ئەمانە هەمووی ئەگەر کۆیکینەوە نزیکی 28-29 میلیارد متر مکعب داهاتمانە. هەروەها ئەگەر سەیری بکەین بە پێی ناوچەکان تەبعاً دابارینەکان کە ئەبارێت بە تێکڕا سەیرەکەی لە نێوان 400 بۆ 500 میلیمەتر باران ئەبارێت لەسەر ئەم هەرێمی کوردستان کە وەکو ڕوبەرێکی زۆر. هەروەها ئاوێکی ژێرزەوی باشمان هەیە لە کۆگە ئاوەکان لەو ئەوی کە پۆلێن کراوە بۆ نمونە لە ناوچەی بۆ نمونە شارە زور، لە ناوچەی ڕانیە، لە ناوچەی دەشتی دهۆک و هەروەها دەشتی هەولێر. ئەمانە هەمووی ئاوی ژێرزەوی باشمان هەیە. هەروەها کانی زۆر گەورەمان هەیە، کانیمان هەیە کە داهاتی ساڵانەی زۆرە وەکو مەسەرەن کانی سەرچنارمان هەیە، کانی زەڵمان هەیە. ئەمانە هەمووی ئاوی ژێرزەوی باشن. ئەمە بۆ نمونە ئەگەر لە سلێمانی باز بکەین وەرەوها لە ناوچەی دهۆک و لە ناوچەی هەولێژی بە هەمان شێوەکانی باشمان هەیە. ئەمانە هەمووی داهاتی باشن و خۆشبەختانە ئەمانە هەمووی ئاوی شیرینن. ئەمە کە ئێمە باز لەم داهاتانەکەین ئاوێکی شیرینن. ئەمە مەزانین کە لە هەموو جیهانە ئاو زۆرە، سێ لە سەر چواری هەموو جیهان ئاوە، بەڵام ئێمە باز لە ئاوی شیرینەکەین. ئەو بڵین جنگانی کە باس ئەکرێوان، ئەو کەم ئاوانی کە باس ئەکرێوان، کێش ئاوانی کە باس ئەکرێ هەمووی لەسەر ئاوی شیرینە. بە خۆشبەختانە ئەمانە هەمووی کواڵەتی باشن ئاوەکانی هەرێمی کوردستان و ئەم داهاتی کە باسی یەکەم بۆ نمونە 28 میلیارد 29 میلیارد متر مکعب ئەمە داهاتێکە زۆرە بۆ هەرێمی کوردستان. تاکێکی ئێمە زۆری بەرەکەوێ. ئەگەر ئێمە خۆمان لەگەڵ عێراقا مقارنەکەم بکەین بەشێکین لە عێراق، وەکو عێراق داهاتی کەسێک تاکێک بۆ نمونە لە ساڵێکا 2000 متر سێجا لە ئاوی بەر ئەکەوێت. ئەگەر سەی وڵاتانی دراوسێمان بکەین ماعەدا تورکیانە بێت کە ئەو پلەیەکە کە داهاتی ساڵانی تاکی زۆرە نزیک 2800 متر سێجایە. بەڵام ئەگەر خۆمان مقارنە بکەین بە ئێران، بە کوێت، بە سعودیە، بە ئەردەن، بە سووریا، ئێمە لە هەمویان زیاترمان بەرەکەوێ. بەڵام بەداخەوە تا ئێستا ئێمە چ لە کوردستانیش و چ لە عێراقیش ئەم داهاتە باشە ئاویە سوودی لێوە نەگیراوە، بە شێوەیەکی باش بەڕێوە نەبراوە. ئەگەر سەیری بکەین ئەوە وەزعی کشت و کاڵەکەمانە کە ئیبینین وەلا ئەزال و تا ئێستاش لە زۆر شوێن کێشەی ئاوی شیرینمان هەیە، چۆنێتی گەیاندنی ئەم ئاوانە بۆ ئەو شوێنانە. یعنی ئەگەر بۆ نمونە سەیری هەر سەیری شاری سلێمانی بکەین خۆ نییە بڵین هەموو ڕۆژە ئێمە ئاوی شیرینێتەوە بە ئاوی شارەوانیمان هەیە، ئاوی بە مەفهومەکەی بڵین ئاوی بەلۆ ئەمان هەیە. لەبەرەوە باش بەڕێوەمان نەبردووە، نەمانتوانیوە سوودێکی باش لەم سەرچاوە ئاوانە وەرگرین بە 100%. هەرچەندە ئێمە هەوڵ دراوە و ئەگەر سەیری بکەین، بەڵام
سەیری بکەین ئەو بەنداوانی کە هەمانەوە لەسەر ئەو زیانە دروستمان کردەوە زۆربەی زۆری ئەو بەنداوانە کە دوو بەنداوی گەورن و کە سەرەکین و شادەماری بۆ نمونە ئاوەکانمانن ویان کۆکردنەوەی ئاوەکانمانن بەنداوی دوکان و بەنداوی دەربەندی خانە ئەم دوو بەنداوە بە هەردووچیان نزیشی ئەو لەوێ 7 ملیار متر مکعب ئەویش 2 ملیار و 800 نزیشی بڵین 10 ملیار متر مکعب ئاوەگرن بەڵام بەنداوی لەو چەشنە وا گەورە تا ئێستا نەکراوە چەنە وەزارەتی سەرچاوەکانی ئاو کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو پلانی هەبووە کە 263 بەنداو دروست بکات لە هەرێمی کوردستان و داهاتی هەرێمی کوردستان بەم بەنداوانە 8 ملیار متر مکعب ئاوی تر زیاد بکات بەڵام ئەمانە هەمووی بەنداوی بچووکن هیچی ناگاتە 1 ملیار متر مکعب هەمووی 300 میلیۆن متر مکعب 200 میلیۆن یان 400 میلیۆن متر مکعب ئەمەش بەهۆی قەیرانی دارایی و شەڕی داعش و ئەو کێشە سیاسیانی کە هاتوونەتە ئاراوە نەتوانراوە زۆربەی تەواو بکرێت کەمێکی بڵین چەندانەیەکی تەواو بوو ئەمانە هەمووی ئەوە کە باسم کرد ئەو چەند سەدە ئەوە هەمووی دراسی بۆ کراوە بەڵام وەکو تەنفیسێشە تەنفیز نەکراوە ئەمە وەکو بڵین ئەوەی ئەمە توانیومانە نەخێر بە تەواوەتی 100% نەمانتوانیوە لەبەرەوەی ئەمانە هەمووی بەرنامەیەشی تێروتەسەلمان نەبووە بە بەڕێوەبردننی ئاوەکانمان و هەروەها ئەو قەیرانان لە یەک لە دوایەکانی کە ڕووی لە هەرێمی کوردستان و عێراقیش کوورە بەداخەوە نەتوانراوە ئەو بەنداوانە دروست بکرێت بۆ گلدانەوەی ئاو وەکو پێم وتیت ینی ئێستا بۆ نمونە ئێمە زەی گەورەمان هەیە کە داهاتی کە باسم کرد 4 ملیار متر مکعب بەداخەوە تا ئێستا بەنداوێکی لەسەر نییە کە ئەبوو بەنداوێکی گەورەی لەسەر بێت کە هەموو کوردستانی ڕزگارە کردوونەوەکانی داهاتومان بۆ 20 ساڵ بۆ 30 ساڵی تر کێشەی کەم ئاویمان هەل ئەبوو کە ئەگەر بکرای 7 ملیار متر مکعب ئاو بەڕاستی داهاتە بۆ هەرێمی کوردستان یعنی ئێمە سەیری بەنداو بکەین بەنداوانە ینی کە ئەڵین بەنداوی بەخمەیەکێک بوو لە بەنداوە گەورەکانی ناوچەکە ئەگەر دروست بکرایە ئەگەر بینەوە دیسان و ئایا زەی بچووک تەنیا و تەنیا یەک بەنداو بەسە بووی بەنداوی دوکان کە تەمەنەکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵەکانی بۆ 60ەکانی سەدەی ڕابردوو کافیە نەخێر کافی نییە پێویست بوو بەنداوی کەی لەسەر دروست بکرێت چکە بۆچی هەر خۆی لە خۆیان زیەکە ئەوش لقوپۆپی هەیە ئەو لقانی کە هەیە ئەکرا بەنداوی کەی لەسەر کرێت نەک بەو حەجمۆیان بەو قەبارە گەورەی کە ئێمە بڵێن وەکو دوکان بێن نەخێر ئەکرا بەنداوی بچووکتی لەسەر دروستکرێ یعنی بۆ نمونە سێکە لەو دراسانەی کە کراوە لە منطقەی خەڵازێ بەنداوی دەڵگا ئەگەر ئەمە بکرایە بەنداوکە خۆی لە خۆیان کەپاسیتی بەنداوکە 100 میلیۆن متر مکعب بوو ئەمە باش بوو ینی بۆ ئەو ناوچەیە لە ڕووی دابینکردنی ئاوی شیرین وەروەها لە ڕووی دابینکردنی ئاو بۆ کوشت و کاڵ هەروەها ئێستا لە منطقەی سلێمانی ئەگەر بۆ نمونە بەنداوی خێوەتە بکرایە ویان بەنداوی باسەڕە بکرایە ئەمانە هەمووی بەنداوی باش بوون بۆ درێنەی ئاو و ئاو گلبینەوە ئاو کۆبکەینەوە بۆ ئەوەی هیچ نەبێ ناوچەکەمانی پێ بژێنینەوە هەروەها کوشت و کاڵ بژێنینەوە و هەروەها مەسەلەی گەشتیاری مەسەلەی بڵێن کەرتی ماسی بەخێوکردن و ئەم جۆرانە ئەمە بە کورتی و بە پوختی ئەو داهاتانی کە هەمانەوە چۆن توانیمانە ئایا سوودی لێوە بگرینیمان لێوە لەنەگرین زەی گەورە یەکێکە لە سەرچاوە دەرامەتە گەورەکانی ئاوی شیرین لە کوردستان و تەنانەت عێراقیش بەڵام هیچ بەنداوێکی گەورە لەسەری دروست نەکراوە بۆ ئەوەی بۆ کاتی پێویست ئاوەکەی گل بدرێتەوە چیرۆکی بەنداوی بێخمە و هۆکارەکانی شکستهێنانی ئەو پرۆژەیە چین بەنداوی بێخمە لە سەرەتای بابرێن لە 86ەوە دەست پێ دروستکردنی کرا ئامادەکاری کرا و لە تقریبن لە 87 دەستی پێکرا هەتا ساڵی بابرێنە ڕاپەڕینەکەی ساڵی 91 کاتێدا بەردەوام بوو نزیکەی 136 کارەکان بەرەو پێش چوو دوای ڕاپەڕین ئەو وەزعی بەسەری داهات کە مەچینەکان هەمووی بێسەر و شوێن کران و کارەکانیش وەستا و شەریکاتەکانیش گەڕاون شوێنی خۆیان و پارەیەکی زۆریشیان لای حکوومەتی عێراقی ئەوساما دوای ڕاپەڕین حکوومەتی عێراقی ئێستا بە هاوکاری حکوومەتی هەرێم ئەو بابڕن بە تەنسیق توانی کە سێ ئەڵتەرناتیڤ سێ سناریۆی بۆ حەزر بکە و بەشێکی زۆر لە دامەزراوە ژێرخانەکانی توانی دەست پێ دروستکەوە نۆتپێنجەکانی فەرمانبەران مەشروعی ئاو ڕێگا کارەبا بینای دائیرە چاکردنەوەی باڵێن ڕێستاوسێک بوو هەموو ئەوانەی دروست کرد و نیازی ئەوە بوو کە دەست بە شێکە بکرێتەوە بەڵام دیارە بەنداوی بێخمەهمێتی شێکزار زۆری هەیە بەڵام ئاسانیش نییە دەست پێ بکرێتەوە تا ساڵی 2010 پارەکە بودجەکە ئامادە بوو بەڵام دوای 2010 دەتوانم لێ وردە
ناوەکەی لە ئەوەیە نەما. ئێستا بەغداش بۆ جاروبار ئەگەر باسی بکە، بەڵام تقریبەن پشتگوێ خراوە ئەو لەبیر کراوە، چونکە ئاگە ئاسان نییە بنەی بێخمە بێزگە لە مەبلەغەکەی کە ئێستا 5 تا 6 میلیاردی دەوێ. ڕاگواستنی ئێستا جاران پێشی ڕاپەڕین بابڕێن سەرەتای ڕاپەرین کە هاتنەوە بڕێن لە ساڵی 2005 ئامادەکاریەکە 5,000 عایلێ لێ بوو ئەو شوێنانە ژێر ئاو دەکەوتن. ئێستا تەسەوڕ دەکەم ئەوە چەند هێندە بوویتەوە، تعویزاتەکە یەکجار زۆرە، کێشەی هاوڵاتیان یەکجار زۆرە، بێزگە لە بابەتە سیاسیەکەش کە ڕەزامەندی سەرکی برن سەرکردایەتی سیاسی کوردی دەوێت پێ ناچی ئەوەندە ئاسان بێ ئەو ڕەزامەندی وەرگرتنە و ئەوەشمانە بینی ئایا عێراقش ئێستا نیەت نیازە چوتنیەتەکی هەیە. بەڵام با ئەوش دەمەوێت بڵێم تا منداوی بێخمە دروست نەکرێ موازنەی ئاوی موازنەی مائی عێراقی تەواو ناوێ، چونکە زابی گەورە واڵەن زێی گەورە لە پرۆژە هەر استراتیجیەکانە لەبەر ئەوەی کە زیاتر لە 158 ئاوەکەی زەیەکەکە دەکاتە نزیکەی داهاتی 6 تا 7 میلیاردی ساڵانە لە ناو هەرێمی کوردستاندایە کە لەژێر دەسەڵاتی خودی حکوومەتی هەرێمە، ئەو شوێنەشی کە لە ژێر دەسەڵاتی برن حکوومەتی تورکیا شوێنی ئەوەندە لە باری تێدانیە بتوانانی بەنداوەکە ئاوگر بداتەوە، چەند شوێنێکی هەیە بۆ هایدرۆپاوەر یا ڤیشەیکە ئاوەکە ناچارێت ئیطلاق پێ بکە. جا لەبەرەوە ئەهمیەتی زابی گەورەی یەکجار زۆرە. وەکو باسم کرد ئێمە ئەو بەنداوانەی لە هەرێمی کوردستانە ئێمە ئەگەر باسی تاچی داهاتی تاکمان کرد لە عێراقا و هەروەها لە کوردستانیشە، بەڵام ئەمە خۆی لە ساڵەکانی خۆی کاڵەیە جەنگی ئاو دروست دەبێ. مە بەستەکە لە جەنگی ئاو چییە؟ ئاوی شیرین، یعنی سەی دەکەین ئەڵێ لە ساڵەکانی 2025 بۆ سیا نزیکی 2 میلیارد کەس بێ ئاوی خواردنەوەی شیرین هەبن. و بۆچی هەم لە ئێمە ئاو کەم ناکات، بەڵام وەکو ئاوی شیرین کواڵیتەکەی ئەگۆڕێ. ئێمە گەر سەیری بکەین ئاوی دوکانمان بۆ هێنن ئاوێکی شیرینە، ئەگەر بڕۆین سەیری تانجەرۆ بکەین هەموو زۆربەی ئەو ئاو شیرینی کە بۆمانێت هەمووی کە بەکاری هێنین دیسانەوە بۆ تۆ بە ئاوێکی پیس و چۆتۆ تانجەرۆ ئاوەکەی پیس کردووە. کەواتە ئێمە کواڵەتی ئاوەکان ئەگۆڕێ لە شیرینەوە بۆ خراپ. اینجا جەنگی داهاتوو ئەوەیە، یعنی ئەگەر سەیری بکەین ئێمە وڵاتێکی وەکو ئەردن، وڵاتێکی وەکو ئیسرائیل، وڵاتێکی وەکو کوێت، ئەمانە هەمووی لە داهاتووە ئەگەر ژماری دانیشتوانیان زیاد بکە سەرچاوی ئاویان زۆر کەمە. یعنی سەی وڵاتی ئەردن کە سەرچاوی ئاوی چێ لە هەزار بۆ نمونە هەموو داهاتی وڵاتی ئیسرائیل 2 میلیارد متر مکعب لە ساڵێکە. ئێستا ئەردن ئاو لەوە کڕێت. ئێمە داهاتمانۆکو باسم کرد کوردستان 28-29 میلیارد متر مکعب ئاوە سەیری کە ئەو 2 میلیارد ئەم ئیسرائیل ئێستا حالیان لەوە چێ هەندێک بەرهەمی کشتتوکاڵیش بڵین هەناردەی ئەردەن بکە. ئێمە وەکو باسم کرد کەواتە لە ساڵەکانی 2025 بۆسی ژمارەی دانیشتمانمان زیاکات و کەشوهەوا ئەگۆڕێ و پێداویستی ئاومان زیاد دەکات. ئەو 2000 متر مکعبی کە باسمان کرد لە ساڵێکا بۆ تاچێک کە دابش کراوە کەمەکا بۆ نیوە. لەبەرەوە پێویستمانە کەواتە سەرچاو ئاوەکانمان بەرەوکەم پێویستی ئاومان زیاکە و سەرچاو ئاوەکانیشمان بەرەوکەم بوونەوە ئەڕوا. اینجا ئەمە ئەگەر ئێمە لە ئێستەوە ئەگەر بەهات بایە پلانێکی تۆکمەمان داڕشتای ئەوەی کە باسمان کرد بەنداوی بەخمە، یعنی بەڕاستی هەرێمی کوردستان ئەبوو بە خاوەنی سەرچاوەیەکی ئاو بۆ دەیان ساڵ کە ئێمەمانتوانی ئیسفادەی لێ بکەین، چونکە 7 میلیارد متر مکعب بۆ داهاتی ڕووبارێکە 14 میلیارد متر مکعب لە ساڵێکە. ئەگەر داهاتەکەشی کەم بکە بۆ شتانی کە باسمان کرد کووتمان بۆ نمونە ئێران پرۆژەی لەسەر بکاویان کەشوهەوا بگۆڕێ، خۆ هەر یەتە سەردا بۆ نمونە بۆ نمونە 8 میلیارد متر مکعب مەش داهاتێکی باشە لە ساڵانە کە تۆ بۆ بێ و گلی بیتەوە. وهروەها تۆ ئەمە هەم بۆ ئەوەی کە ژینگەی پێ جوانەکەی تو کەشوهەوای پێ خۆش ئەەکەی وهروەها بۆ کشت و کاڵ وەرەوەها بۆ کارەبایانی بەنداوی بەخمە بەڕاستی نزیکی 1500 مگاوات کارەبای پاشی بۆ بەرەمەهێنایی. ئەمە بەڕاستی هەموو نەوەکانی داهاتومان سوودی لێ. ئێمە باسەکە باز لە چیە؟ باز لە 2023 نەک ئێستا. یعنی ئێستا ئێمە کێشەمان لەوە چێ نەبێ بەس ئەی 10 ساڵی تر ئەی 15 تر هەرێمی کوردستان هەر لە 5 میلیۆن کەس ئەمێنێتەوە. ئەی باشە پێداویستیەکانمان بە پێشکەوتنی تەکنۆلۆژیا بە پێشکەوتنی یعنی ئەگەر سەیری بکەین تەکنۆلۆژیا پێشەکەوێ پێویستی بە هیچ تەکنۆلۆژیایەک نییە و پێش بکەوە پێویستی بە ئاو نەبێت. ئاو شتێک نییە خەڵک نەوت لەوە چێ ئێمە وازی لێبێنین تاقی بەدیل هەبێ بێس ئاو بەدیلی نییە. ئاوە کوشتێکی تر نییە بڵین وەڵا ئەمە بەنزینە و تەواو و کۆتایی پێێت و خۆری وزەی خۆر و یان وزەی با بەکارێهێنین نەخێر. ئەمە ئاوە ژیانە، ئاو ژیانە. کەواتە ئەگەر سەیری بکەین بەداخەوە ئێمە نەمانتوانی کە پلانێکی تۆکمەی استراتیژی ئەویش وەکوتم لەمپەڕی زۆری بۆ دروست و ئەکرا و بۆردێکی ئیستیشاری دروست بکرێت لە هەرێمی کوردستان و
ئەو بودجانەی کە بوویدا ئەنرا بودجەی زەبەلاحتر وایە لە وەزارەتەکانی تر کە زۆر لەو بودجانەی کە وەختی خۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان خاوەن بودجە بوو پارێکی باشی بۆ دەزەکە و بودجەیەکی زەبەلاحتری دابنرایە بۆ وەزارەتی سەرچاوەکانی ئاو کوشت و کاڵ بەڵام ئەمە نەکرا و ئومێدەوارین لە داهاتوە ئەگەر بارودۆخ باش ببێ و باری دارایی هەرێمی کوردستان و عێراق باش بێ لە داهاتوە ئیشەڵا بەشکم ئەمانە جێبەجێ بکرێت. ئایا لە کوردستان استراتیژ یان سیاسەتی گشتی ئاو هەیە چۆن سوود لە ئاو وەردەگرین و چۆن بەفی ڕۆی دەدەین ئەو بڕائاوی بە شێوەیەکی بەردەوام ڕەوانی باشوور و ناوەڕاستی عێراق دەکرێت چەندە و چۆن کەم و زیاد دەکات. ئەمە هەر پلانی مانگانەمان هەیە ناتوانین بر ڕۆژانە ئەوانە لەوانە ئێستا بەهۆ 200 دەکا 6-7 متر مکعب سێزا بڕوا لێرە بەس لەوانە بەس زابی گەورە کە هیچ سەیترێکی لەسەر نیە ڕۆژانە 120 متر مکعب لە ثانیەیەکی 650 لە زستان دەجاروێ دەگاتە 1000 متر 2000 5000 متر مکعب لە هەمووەکەنە ئاو دەڕۆ بەڵام ئەو داتایە هەتا مش بڵێن ئەوە نەبی بڵێن ئەو جیهازی قیاسی تەساریفت نەبێ هەرچەندە هەیە لەسەر زابی گەورە هەیە لەسەر خازر هەیە لەسەر خابور هەیە لەسەر دۆکان و دەربەندیخانە هەیە بەڵام مهتەم نەبووینە پێی ئەنی دوای هیچ کێشەی ئەوە چی دەبەوەی ئێمە دروست ناکە نەچوونە ژێر باری ئەوەی بەڵام هەندە شوێن هەیە هە لەسەری نییە لە هەندە شوێنیدا هەیە ئەو مەجاریانە کە دەڕوە ئاوەکە دەکرێت پاک بێت و ئەومان نەکردیە سامە بوو نەکرێت ئاوێکی یەکجار زۆر دەڕوە دەچێتە ناوەڕاست و جنوبی عێراق بەڵام کە لەوێشەوە ئێستا لە حاڵی حازردا ئێستا لەوێش دەچێتە شەتە العەرەبەوە لەوێش شەتە العەرەبەوە دەچێتە خەلیجی عەرەبی دەڕوە لەس ئێمەیە تەنسیقمان هەیە و پلانی ساڵانەمان هەیە کە لە مانجی 11 دەست پێ دەکەین تا نهایەتی مانجی 5 لە سەرەتای مانجی 6 دەست دەکەینەوە بە ئیطلاقی ئاو وەختی حەسادی ئاو ئێمە دەتوانین بە تەنسیق لەگەر بەغدا و لەگەر بڵێن پارێزگاکان چکوان دەچیان ئاوی خواردنەوەی لەسرە دەبێ ئەو ئاویان ببەردونێت تا بەشی ئەوەی بکە کە زەخ بکرێتە شارەکە. دراسەی استراتیژی کرا لە ساڵی 2015 و 16 تا 15 لەلایەن شەریکێکی ئیتالیەوە کرا دراسە استراتیژیە لەمیانهۆر ئەراضیەوە لەلایەن بەغدا بەڵێ ئێمە تێدا ئەندام بووین و لە تەقییمەکەشیە لێ بوون خۆشمان ماستەر پلانی بەنداوەکانمان هەیە لەوێ دراسی استراتیژی معنایەت و چەند ئەراضی تەیە چەند ئاو دۆدی ساڕەنە چەند پێویست بە ئاوە لە بۆ ئیڕوا و لە بۆ خواردنەوەش ئەو دراسە بەڵێ هەیە بەڵام جێبەجێکردنەکەی دراسەکە کە حکمت لە جێبەجێکردنەکەیەتی پێویستی بە بودجەیەکی زۆرە ئەو بودجەیە تا ئێستا نەهاتووەتە دەست. هەر جارێک گرژی یان پەیوەندیەکان لە نێوان هەرێم و عێراق تێک دەچێت هەندێک کەس و لایەن باسی بەکارهێنانی ئاو دەکەن وە کارتێک بۆ فشاری سیاسی ئایا دەکرێت کارێکی وا بکەین؟ ئێمەوەکو باسمان کرد پرسی ئەو پرسێکی فیدرالیە بەپێی دەستور و مادەی 110 لە دەستوری عێراقی کۆکۆڵێت تەبعاً ئەمە پرسی ئەو پرسێکی فیدرالیە و حکومەتی ناوەند کۆنتترۆلی ئەو شتانە کاوە بە هەماهەنگی لەگەڵ هەرێمەکانە لە مادەی 114 تەبعاً مناقضی ئەوەیە کاڵێ هەرێمەکان بۆیان هەیە بڵین بە تەواوەتی سود لەو سەرچاو ئاوانە وەرگرن کە هەیەە بەڵام ئەو پێشتر باسی ئەوەی کردووە کە ئەمە پرسێکە پرسێکی فیدرالیە سەیری بکەین هەماهەنگیەکی باشەیە لە نێوان سەرچاو ئاوەکانی وەزارەتی سەرچاو ئاوەکانی عێراق و وەزارەتی کوشت و کاڵ و سەرچاو ئاوەکانی هەرێمی کوردستان وەگەر سەیری بکەین بەشێک لە موچەی فەرمانبەرانی ئەو دوو بەنداوی کە هەمانە لەسەر وەزارەتی سەرچاو ئاوەکانی عێراقا و وەزارەتی سەرچاو ئاوەکانی عێراق و کوتم ئەم پرسێکی فدرالیە و ئەبێت بودجە کە دائەندێت وەزارەتی سەرچاو ئاوەکانی عێراق کە بودجە دانێ ئەبێت حسابی ئەوە بکات چونکە بۆچی پرسی ئەو کە ئێمە ڕاستە ئێمە هەرێمێشین وەکو هەرێمێک تەسەڕوف ئەکەین بەڵام لەگەڵ عێراق ئەگەر بمانەوە ئاو سنووری نییە یعنی ئەگەر باسی بکەین ئێمە هەرێمی کوردستانی عێراق لەگەڵ عێراقا ئەمە بەیەکەوە ئەبێ دانیشن پلانێکی تۆگمە داڕێژن بۆ بەڕێوەبردنی سەرچاو ئاویەکان چونکە ناکرێ ئێمە عێراق باسی لە بەڕێوەبردنی سەرچاو ئاویەکانی بکاوەیان پلانی 5 ساڵە دانێوەیان 10 ساڵە دانێ بێ هەرێمی کوردستان ئەمە ناکرێت چونکە بۆچی وەکو باسم کرد 5 زەی گەورەت هەیە تۆ لە هەرێمی کوردستانەوە سەرچاوەکانی لە هەرێمی کوردستانەوە ڕاستە 100% لە هەرێمی کوردستانەوە نیە مەسەلەن بۆ نمونە کە باز لە زەی گەورە ئەکەین 150 ویان زەی بچووک 100 ئەوەنی بەڵام بمانێ و نەمانێ بەشێکی زۆری هەڵقوڵاوی هەرێمی کوردستانە ناکرێ عێراق پلان دانێت ویان بەرنامە ڕێژی بکات بۆ ئەوەی سەرچاو ئاوەکانی ویان
بۆ نمونە گفتوگۆ بکات لەگەڵ وڵاتانی دراوسێ بێ هەرێمی کوردستان ئەمە ناکرێت چونکە ئێمەش خاوەنی ئەو بڵین ئێمە بەشێکی گرنگین لە عێراق و سەرچاو ئاوەکان لە هەرێمی کوردستانەوە هەڵەقڵێ بەرەو ئەم پلانە استراتیجیانە کە دائەدەبێ بە تەنسیق بێ هەروە هەرێمی کوردستانیش ناتوانێت بێ حکومەتی ناوەند ڕاست ئەتوانێت ئێستا خۆی وکوتم وەزارەتی کشت و کاڵ و سەرچاو ئاوەکان پلانی هەبووە کە و بەنداوانە دروست بکات بەڵام لە هەمان کاتە ئەبێ کۆنتڕۆڵکردنی ئاوەکان و بەردانەوەی ئاوەکان بە تەنسیق بێ بە هەمەهانگی بێت لە نێوان ئێمە و ئەوانە چونکە بۆ نمونە کە تۆ لێرا لەو مەوسمانەی کە ئاو کۆکینەوە خواری شۆ پێویستی بە چییە بە ئاوە لەبەرەوە ئەمە کێشەیەکی ژینگەیە ئەگەر بێت و ئێمە تەنسیق نەبێت کەواتە ژینگەی شوێنێکمان تێگا ڕاستی ئێمە ژینگەی کوردستان لەوانەیە بژێنیەوە بە ژینگەی خوار خۆمان تێگا ئێمەش قەزەیەکی بڵین ئەچێتە بابێکی ئەخلاقیەوە بابێکی تێگانی ژینگەوە کە نابێ ئێمە وەکو ژینگە پارێز هەر تاکێکی ئەم هەرێمەوە هەر پسپۆڕێکی ئاویان پسپۆرێکی ژینگە ڕێگە بە خۆی نادات کە کارەساتی ژینگی لە وڵاتێکی خوار خۆی ویان دراوسەیەکی شارێکی دراوسەی خۆی ڕوو بدات ناکرێت ئێمە بۆ نمونە کە ئەگەر بۆ نمونە بیابان بوون لە خواروی عێراق زیاد بکات بڵین کاریگەرەکانی لەسەر ئێمەش هەبێت یعنی بینیمان ئێمە لە ساڵی 1970 کە بارانێکی کەم باری 1970 میلیمتر باران باری وای لە وەرگانەمان لە شارەکانی خواری عێراق ئەوانی کە مەڕووماڵاتیان هەبوو هەروە هاتن بۆ کوردستان بۆی مەڕووماڵاتەکانیان بلەوەڕن لەمە کێشەی کۆمەڵایەتی دروست ئەبوو ئەوەی لەوەڕی منەوەی لەوەڕی تۆیە لەبەرەوە ئەمە چونکە تۆ بڵین من ئاوە گرمەوە ویان ئەم شتە تایبەتە بە من و هەماهەنگیم نییە ناکرێت ئەمە قەزەیەکی بەڕاستی ژینگەیە و ئەخلاقیە و دەستوریە ناکرێت ئەبێ کەواتەی مەکە پلان دانین ئەبێ بە هەماهەنگێ بێت لەگەڵ حکومەتی ناوەندی من دەڵێم هەندە زار دوو کەسێت توانێت قسە لەسەر ئاو بکە یەکیان یا پسپۆر بێ و خەبیر بێ لە ئاوە یەکیش ڕۆژانە تعاملی لەگەڵ بکە ئەو برادرانی کە قسە لەسەر ئاو دەکەن هیچیان خوێنەوار نین لەسەر ئاوە و پێویست ناکە و قسەیە بکەن چونکە ئێمە ئاو بابەتێکی سیادیە لە مادەی 110 و 114 لە دەستوری عێراقیدا ئەو ئاوانەی لە دەرەوەی هەرێم دێن دەسەڵاتی حەسریە بەڵام ئێستامە بە هاوبەشی بەکاری دێنین ئەگرتنەوەی ئاو کە شتێکی ئاسان نییە ئێران و تورکیا کە دوو وڵاتن لەگەڵ سووریاش ئاوەکەش دەگرنەوە باسی ناکەن بورە لێرە و لەوێ هەندێک برادران لە خۆیانەوە ینی تەعاون قسە دەکەن ئاو دەگرینەوە حکومەتی هەرێم قەت ڕۆژێکڕۆن بیری لەوە نەکردوتەوە ئەو بابەتە ناکرێ باسی بکەن ئەگەر بش بکرێ وا بزانام هیچ حسابێکیان بۆ نەکرێ ئەو برادرانی کە ئێستا لەوێ و لەوێ دادنیشن هەموو کەسێک دەتوانێت قسەیە بکە بەڵام بەڕاستی حەقوە نییە قسەیە بکەن چونکە ئەو بابەتێکی زۆر حساسە لەوانەیە لەلایەنی هەندێک خەڵکی شۆڤێنیەوە بجوو لێنرێ بێمای مەشاکل ئێمە هەتا ئێستا دوو وڵاتین یعنی وڵاتیچین ئێمە هەرێمێکی فیدرالی لەناو عێراقدا بە جۆرەی هەرێمی فیدرال کە ئاو دەسەڵاتێکی حەسری سیادی هەیە پێویستە بە هاوبەشی لایەن هەردەوە بەڕێوە بچێت ئەو پرسێکی استراتیژی و گرنگە نەک لەسەر ئاستی هەرێم و عێراق بەڵکو لەسەر ئاستی جیهانیش بایەخی تایبەتی هەیە و پەیوەندی بە ئاسایشی نەتەوەیی و نیشتیمانی وڵاتانەوە هەیە من دووشت دەڵێم یەکەمیان ئاو بابەتێکی ئەمنی قەومیە یعنی خۆتان زان ڕووباری دانوب و ڕووباری ڕاین لە ئەوروپا جاران کێشەی گەوری سەر و ئێستا بە هەموو وڵات تا دەگرێتە بەحری ڕەش و دەریای ئاوەڕاست هەمووی لی دەخۆن لێ کە ئیسفادەیە دەکەن ئێمە وڵاتێکین دەوڵەت مەسەبی پێ دەڵێن ئەوەی لە ئێرانەوە بۆمان دێ ئەوەی لە تورکیا ئێران سنوودێکی زۆری دروستکردیە ئەو هەموو بەنداوەشی دروستکردیە باسی ناکەن ناڵێن ئەمە کە گلیان لێ دەکەین دەڵێن ئاومان لێ دەگرنەوە ئەوان دەڵێن نەخێر ئەمە ئەو ئیدارەدانی ئاوی خۆمانە وهروە تورکیاش بەڵام لە ئەوان لە زۆر کاتدا کارتێکە بەرامبەر بە عێراق و بە هەرێمی کوردستانش بەکاردێن حەقوە نییە ئەمە و قسانە بکەین لە ئەعلام لە میدیاکاندا ئایا لەسەر بەس ئەوەک دەکرێت مە بابەتی کێشەی بینی حکومەتی هەرێم و حکومەتی بەغدا بەشێکە دەتوانانی بە تەفاوز حەلکرێ حتا ئەگەر کێشەی ئاوی شەبێ ئەمە دەکرێت ئەمە چەندی جار ئەومان کردێ بەڵام هەتا ئێستا کێشەیەک نەبووە لە بن ئەوە مۆزوعێکە بە ئاو پێویستە خەڵکانی ئەوانەی کە لە ئاو قسە دەکەن لەسەر ئاو پێویستە کێشەی ئاوی هەموو جیهان بزانن کێشەی ئاوی هەموو کوردستان و عێراق بزانن ئەو جا بێن قسە لەسەر بابەتێک بکەن ناوی لێ بنێن گرتنەوە یا لای ئێمە قەتعیەن باسی لێ نەکرایە دووەمیشان مەزرەی هوشیاری هاوڵاتیان لە بەکارهێنانی ئاو لە پیس نەکردنی ئاو یەکەمیان چونکە بەڕاستی ئەو ئاوانە لە
ڕووبارە بچووکەکان و ڕووبارە گەورەکان هەتا بکری ئێمە دەبێت نەوعیتی ئەو ئەوانە پارێزین چونکە ڕۆژانە بە هەزاران ئەتنان سابوون و تایت و ئاوی زێرابەکان دەژێتە ئەو ڕووبارە گەورانە کە ئەخیرەن تەسفێ لە بۆ دەکرێت لە بۆمە دێتەوە هەتا ئەو دەست بەو خاوێنی ئاوانە بگیرێ ئەمەش حتا تەندروستی خەڵک باشتر دەبێت چونکە ئاو سەرچاوەیەکی گرنگە لە بۆ چاک باشکردنی تەندروستی مرۆڤ و حتا بابرین ئاژەڵ و باڵندەکانیش لێرەوە پێویستەکە هەم لە نەوعیت بەکارهێنانی هەمیش لە پاراستنی بەکارهێنانی بەکەمی چونکە بەڕاستی ئەگەر خەڵکە ئیلا خەریجیەکان دەزانن کێشەی ئاو چەند مشکل چونکە ئەوان تا ئێستا دیسالینێشن دەکەن ئاو پاک دەکەنەوە لە ئەو خواوکە ئەوان دەزانن کە چ ناو ئەماندوبوونێک و چەند پارەیەش دێتێ و ئەو جا کوالیتی ئاوەکەش ناگاتە نیوەی ئەو کوالیتی ئەو بخاوێنێ ئەمە هیتوانە لەبەرەوە پاراستنی زۆر گرنگە لەلایەنی هاوڵاتیانەوە و پێویستە بەڵای لایەنە پەیوەندیدارەکانیش دەوریان هەبێت لە پەروەەردە لایەنە کۆمەڵایەتیەکان کە بتوانن خەڵک هەوشار بکەنەوە لە بۆی ئەرچی خوێنی هەستن بۆ پاراستنی جۆر و هەندی ئەوواوە ئێمە گەر سەیری بۆ نمونە ئەو کێشانەی جەنابەت باست کرد ئێمە ئەو ئاوە سنووریەک ئاوی سنووری هەموو کێشەکانی جیهان بەڕاستی ئاوی سنووریە بڵین ئەو ئاوانی کە چەند وڵاتێکە بڕێت کە ئاو سنووری نیە ئەڕوات ئێستا کێشەی ئێمە بۆ نمونە وەکو بۆ نمونە حەوزی ویان ئاوزەڵی دیجلە و فرات کێشەکەمان لەگەڵ تورکیا چییە؟ تورکیاڵێ ئێمە وەکو یەک حەوز سەیرەکەین ئێمە نەخێن ئەبێ عێراق و سووریاڵێ بێ وەکو دوو حەوز سیر بکرێت ئەمە لێرا کێشەکان دروست بووە هەروەها ئەگەر باسی جەنابەت باسی نیلت کرد باسی سۆدانت کرد کە چۆن ئەسیوپیا کە سەدی نەهزە لە 2011 بە تەمایە دروستی کاو کە سەدێکی گەورەیە بەڕاستی سەدێکە کە نزیکی 74 ملیۆن مەتر مکعب ئەگرێت ئەمە 74 ئەمە ڕقەمە یعنی یەکێکە لە سەدە گەورەکانی جیهان ئێمە گەورەترین سەد لە تورکیا 49 کە لە پرۆژەی گاپایە 49 ملیۆن مەتر مکعب ئاوگرێت باسی سەدەکانی خۆمان کرد گەورەترین سەدی عێراق بەنداوی مووسڵەکەیان 11 ملیۆن مەتر مکعب ئاوەگرێت ئەگەر بەخمە تەواو وای ئەو بە گەورەترین کە 7 ملیۆن مەتر مکعبە لەبەرەوە ئێمە ئەگەرسی مێژوو بکەین هەر لە پێشەوە ئەم وۆتەر کۆنفلیکتانی ئەم نزاع ئاویانە هەبووە هەر لە چاخەکانی کۆنەوە هەر هەبوو ئەم نزاع ئاویانە و نزیکی 926 کێشەی ئاو معاهداتی و ئیتیفاقیاتی ئاو هەبووە لە هەموو جیهانە و ئێمە لە زیمی ئەوین لە 1920ەوە کە کاتی خۆی حکومەتی بڵین عوسمانی حکمی ئێرەی کردووە لەگەڵ ئێرانە دیسانە یەکەم اتفاقی ئەگەرێتەوە بۆ 1940 و هەروەها 1920 ئەمە وەکو اتفاقیات و بڵین لێکتێگەیشتن بەڵام ئەگەر سەیری بکەین لە معاهدەی هێلسینکی و هەروەها ئەوەی UN و 1990 ئەمانە قراراتی UN بەڵام ملزم نین یعنی ئێستا ئەگەرەوەی 1990 سیرکەین زۆربەی وڵاتەکان ئیمزایان کرد بەڵام تورکیا و ئێران ئیمزایان نەکرد عێراق چۆن ناو معاهدەکەەوە ئیمزای کرد بەڵام ملزم نییە بڵین ملزمە قانونێکە و تەواو ئەبێ ئەم وڵاتە ئیلزامی پێوە بکە بەڵام بەندی هەیە بە پێی بەندەکان ئەکرێت بۆ نمونە تورکیا کە بەنداوێک دروزەکایکە لە بەنداوەکانی ئەبێ ئاگاداری وڵاتی خواروی خۆی بکە کە ئێمە ئەم بەنداوە دروزەکەین ئەمەنە ئاو گلەینەوە ئەمە دەرهاویشتەکانێتی ساڵێک ئەوەنە ساڵی پێچێ ئەمەنە تەواو ئەبێ بەڵام بەداخەوە نە تورکیا نە ئێران هیچیان ملزم نین بەم اتفاقیاتانەوە لە وڵاتانی ترێسە مەسەرەن سەیری ئەوروپا بکەین نەخێر ئەوان ملزمن دانوبیان هەیە هەروەها بەڵتیقیان هەیە سەیرەکەین ئەمانە ملزمن بۆ اتفاقیاتانی کە لە بینیان هەیە چکە بۆچی ئەمە ئاو مەسلحەتێکی مشتەرەکە یعنی ئاوێکەوە خوا داوێتی ئەبێ هەمومان سوودی لێوە بگرین هەمومان سوودی لێوەرەین بەپی پێداوەستیەکانی خۆمان یعنی ئێستا دائما لە هەمیشە لە گفتوگەکانی نێوان عێراق و تورکیا ویان عێراق و تورکیا و سووریا دائما ئەو پرسیارە کرێت تورکەکان ئەڵێ باشە ئێمە ئەوتان بۆ گرت ئەدەینەوە ئەوتان بۆ بەر ئەدەینەوە باشە پێداوێستەکانی ئێوە چەندتان بۆ بەردەینەوە لێرا تۆ وەستیت لەبەرەوەی پلانێکردنیە لەبەرەوەی باش ئیدارێکی ئاوەکانت نەکردو نازانی ئەم ئاوانە ئێمە سەیرەکەین 175 ئاوەکانمان نەڕوا بە بواری کشتتوکاڵی سیرەکەین سەیری حدودەکان هەچی تەماتە هەیە و هەچی خیار هەیە هەچی سەوزاوات هەیەمووی لە حدودەکانەوە بمانێ باشی کشتتوکاڵ ئێم 75 ئاوە بۆ بڕاوە کشتتوکاڵ کەواتە پێویستم پێی نیە من ئەو 75 بۆ بۆم بەرباتەوە ئەمە کێشەکانە لەبەرەوە وەکو باسمان کرد ئەم معاهداتانە هەیە کە تازیسینیان ئەوەی کە UN کە ساڵی 1990 وەوەی هێلسینکیمان هەیە کە 1966 وەوەی مەدرید هەیە 1911 ئەمانە هیچی ملزم نین و بەداخەوە تا ئێستا قرارێکی وانە کەواتە ئەمە هەمان شت ئەگونجێ بۆ ئێمە و حکومەتی ناوەندیش ینی بڵین ئەگەر ئێمە اتفاقێکی وا ئەوە بینی نەکایەوە کەواتە ئەوەش ملزم نییە
بەس دەستور ملزمی کردین کە دەستور ئەگەر ئێمە بە دەستور بڕۆین دەستوری عێراقی کە ئێمە لەسەر دەستوری عێراقی ڕۆین مادەی 100 زۆر وازەحە ئەڵێ پرسی ئەو پرسێکی فدرالی